يعني بقالەکانی شێتە نایێن ئێستاحالم بە کۆڵانی مەدابێنەوانەی سەوزە میوان پێ چووکە ڕاست مۆز دەوان دەدزی ئارێوەڵە بەقالەکە نایەن بێدابێ ئەمە هیچ کێشەمان لەگەڵی نی یعنی خواردنیشی دەنی ڕۆژانە بەس ئێستا شتەکە ڕاستی ڕۆژانە یعنی خەڵکەکی زۆر دێ یعنی چۆن بڵێ بێزار بن ئەمە دەوانێت بە شێوەی تەندروست بگیرێ زۆر محاولەشمان کردێت دوو دکتۆر و دوو مەیمون و GPS و دەرزی بەنج و تەلەی ئەوانەمان هەموو هینا بیگرین تەسلیمی باخچەی ئاژەڵانی هەولێر بکەین بێ زەرەر وزگان لەبەرەوەی ئەویش ئاژەڵە گوناحە بەڵام هیچ عیلاج نەبوو دەمانوێت ئەگەر بەرگری شارستانی بێ عیلاجێکی بکە بیگری باشە شەوان لەکوێ دەمێنێتەوە وەڵایەوە 3 مانگە هەر لەسەر ئەو دارەی دەنووی ئەو دارەیمە بەڵێ بەڵێ 3 مانگە لەسەر ئەو دارەی دەنووی داواکاری ئێوە چییە تاچەرەوە نیگەرانن بە دیاردەیەکی لەم شێوەیە خۆی ئەمە سەرەتا هیچ کێشەمان نەبوو وەک یعنی ئێمە خۆشمە هەر ئاژا دۆستین هیچ کێشەمان لەگەڵی نەبوو یعنی لەگەڵی لێ ڕاهات بین جیرانەکان دەکسەبوریان پێدات هیچ کێشەی نەبوو بەس کە ئێستا حالێن باە دەرونی تێکچووە جیرانەکان ڕاستی خۆشمان یعنی کەمێک لە دەستی بێزار بین دەمانوێت حکوومەت بەرگری شارستانی بێ تیمەک بێ بیگری بە شێوەش تەندروست بیگری نەک بە ئازاردانۆشتانە بیگری و تەسلیمی باخچەی ئاژەڵانی هەولێر بکە ئەربیل زۆر